فاڵی دۆهۆک زۆر گرینگە و زۆریش سەرکەوتووە. گرینگە لەبەرەوەی ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بڕیارمان داوە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلم ساڵانە لە دۆهۆک بکرێ، لەبەر ئەوەی مێژوویەکی باشیان هەیە لە ئەزموونی سازکردنی فستیڤاڵ و لێرەوە ئێمە هەموو فیلمی کوردی کۆ دەکەینەوە. واتە دۆهۆک بەتەنیا شار نییە، بەقەدەوەی کوردستانە لەو پرسەدا سەرکەوتووە، چونکە تا ئێستا ئەو پەنەڵانەی ئەو فیلمانەی ئەو بابەتانەی پێشکەش کراوە لەگەڵ هەبوونی سەرنجی جیاواز، تێگەیشتنی جیاواز بۆتە جێ ڕەزامەندی ئامادەبووان، بەتایبەت ئەو بوارەی پێی دەگوترێ بواری پانێڵ وەکو مەسەلە زانستیەکە. بواری فیلمەکانیش ئەوانەی بینراوە و گوێمان لە بینەرەکان دەبێ لە ئاستێکی باشدایە. ئەمە پرسیاری یەکەمت، یا با بڵێن پرسیاری ئەخیرت کە من یەکەم وەڵامدایەوە. پرسیاری دووەم ئایندەی سینەما چۆن دەبینی؟ ئەم بابەتە پرس و مژارێکی زۆر قوڵە، زۆر قسە هەڵگرە، زۆر فڕەڕەهەندە. من پێم وایە تا ئەقڵی دەوڵەت سازی، تا ئەقڵی حکومڕانی باش لە کوردستان هەبێ، بواری سینەماش پێش دەکەوێت، چونکە سینەما پێویستیەکی حکومڕانی کللتوری جڤاکیە. واتە دیدگایەکی حکومڕانیمان دەوێ بۆ سینەما، دیدگایەکی کللتوریشمان دەوێت بۆ سینەما و دیدگایەکی جڤاکی و کۆمەڵایەتیشمان دەوێت بۆ سینەما، تا ئەقڵیەتی بەڕێوەبردننی وڵات، ئەقڵیەتی سیاسی، ئەقڵیەتی کللتوری و جڤاکی باڵا بکە، ڕۆژی سینەماش باڵا دەکە. بۆیە بەمانایەکی دیکە تا کۆمەلگای کوردستان پێش بکەوێ، ئاستی سینەماش پێش دەکەوێت و من پێم وایە لەمپەری لە پێشە، بربەستی لە پێشە. تا ئێستا لە ئاست ئەو ئیمکانەتی بۆی سەرف کراوە لەم ئاستەدا نییە، بەڵام دەبێ هەوڵ دەین، ماندوو نەبین و بە بەردەوامی لەگەڵ بەرپرسانی ئەم وڵاتە لەسەر خەت بین و ئەم قەناعەتە قوڵترکەینەوە کە سینەما ڕووکەش نییە، حاڵەتێکی کەمالیات نییە، پێویستیەکی ژیاری و ژیانیە. ئەمە پرسیاری دووەمیشت. پرسیاری سێمیش کە پەنێڵ چۆن بەڕێوەچوو، ئەم پەنێڵە باسی کەرتی تایبەتی دەکرد و ڕۆڵی کەرتی تایبەت لە بەرهێمێنانی سینەما و لەو نێوەندەدا حکوومەت، ڕۆڵی حکوومەت لەم بوارە. من پێم وایە تا ئێستاش ئێمە تا ئەم لەحزەیە کە قسە دەکەین ناتوانین واز لە حکوومەت بێنین بۆ پشتگیری لە سینەما و پێویستمان بە کەرتی تایبەت هەیە. زۆر ڕاستە، چونکە پیشەسازیە بۆ خۆی سینەما، بەڵام لەم نێوەندەدا پێویستە حکوومەت بایەخ بەو بوارە بدا کە پێی دەگوترێت سینەمای هونەری و ئەو بوارەی کە پێی دەگوترێت سینەمای بازرگانی و کە نزیک دەبێتەوە لە پیشەسازی بە مانای مارکتینگ و پارە و قازاند، دەبێت کەرتی تایبەت ڕۆڵێکی گەورەتر و باشتر ببینێ. وەلەو نێوەندەدا پێویستە هەم سیاسیەکان، هەم حکومڕانەکان، هەم لایەنە پەیوەنددارەکان، هەم کەرتی تایبەت و بازرگانەکان حیوارێکی ڕاشکاو بکەن. ئەویژەوەیە ئێمە لەسەر هەندێک سەوابت اتفاق بکەین، لەکوێ حکوومەت بەشدار بێ و پشتیوان بێ، لەکوێ بزنسمان و بازرگانەکان بەشدار بن و پشتیوان بن. ئەمە پێویستمان بە جۆرێک لە دیالۆگەیە. لە هەموو ئەو حاڵەتانە گرنگتر ئەوەیە ئێمە فەهمێکی مشتەرەک دروستکەین کە سینەما وەکو باسم کرد بکەین بە کللتور و بیکەین بە بەشێک لە حاجە و پێویستی ماڵبات و خێزانەکان. واتە هەر هاوڵاتێک لە کوردستان دەبێت تێبگا لەگەڵ سینەمادا ژیانە لەگەڵ ڕاستە ڕێدا. واتە ئەگەر سینەمامان خستە نێو ماڵ، ناو منهەجی خوێندن، تێگەیشتنی سینەمامان خستە نێو ماڵبات و خانەوادە و ناو موسسات و ناو ژیانی کۆمەڵایەتی، کەواتە ئەوەمە بابەتێکی ڕاستمان خستۆتە ناو کۆمەڵگا. تێگەیشتنی ڕاستەڕێیی سینەما تا ئێستا وەکو پێویست مناقەشە نەکرایە، بۆیە دەبێت لەو بارەوە ئیشی جددی بکەین. دەستخۆش بۆ ئێوە کە ئەو بابەتانە ئەرشیف دەکەن و ئومێدەوارم دووماپەیڤ لێرە ئەوەیە کە هەموو ئەو پانێڵانە دیکۆمنتاری ببورن، ینی بپارێزرێ، بە دیکۆمنت بکرێ و هەموو ئەو قسانەی کە لە پەراویزی پانێڵەکانی شەیە، ڕەخنا، سەرنجتێ بینی، پرسیار، هەموو ئەو دیمانانش کە دەکرێت لەسەر ئەم فستیڤاڵە لێرە لەو تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و سایت و پەیجانەی لێرە و لەوێ هەیە، هەمووی دیکۆمنت بکرێ و هەمووی بەیەکەوە لەگەڵ فلیمەکان، لەگەڵ عەرزەکان
لەگەڵ وتارەکان هەمووی بکرێتە فایلێکی گەورە بمینێتەوە بە ناوی هەشتەم گەڕی فستیڤاڵی نێودەوڵەتی فلم لە دهۆک وە هەموو ئەمانە بکرێ بە ئێمەش لەسەر خەت دەبین لەمە هاوکار دەبین لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری دۆک بۆی بیکەین بە فایل و کەیسێکی گرنگ پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی بکەین.